دیارە هەفتەیە کۆمیسیۆنێژی درێژکری تێرە کوردانە کرد دیسا کورد لە کەرکووکێ بسێ هەفپەیمانیان جودا بەشداری هەڵبژاردنین ئەنجومەنێ پارێزگەهەیە کەرکووکێ دەبن لە ناوە کۆمیسیۆنی چەند هەفپەیمانی هاتنە تۆمارکردن مەترسیاوەیەکێ چییە کە عەرەبێن حەوێجە و دەردوورە کەرکووکێ دهێن ناوێن خۆ لە سنتەرێ کەرکووکێ تۆمار دەکەن هەروەها بەحسێ ئەگەرێن سەختەکاریان لە کەرکووکێ و بگشتی ناوچەین مادەیە 140 ji hêjayê heyman Tehsîn rêveberê giştiyê fermangeha partiyên siyasî lê Komîsyona Bilinda Serbexweyên Hilbijartinên Iraqê dipirsîn hêjaya heyman gelek bi xêratiya Kurdistan 24 هەمان سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش تا ئێستا چەند حیزب و هاوپەیمانی ناوی خۆیان تۆمار کردو بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هذا شلون تربطه وياهم بالموبايل؟ ببوورە نظام دیارە دەنگ ناچیتە mêvanê me dixwast lê ser alî lîst û hevpeymanên ku di nava vê heftî hatiye dirêjkirin ji aliyê komîsyonê ve çend zêde bûne bipirsin eger dengê me bigehe wehe ji kerema xwe bersiva me bidin ka lew katê ême têdayn ta êsta çend partî siyasî hawpeymanî xweyan tomar kirduwe لە سنووری کەرکووک بەڵێ دیارە میوانەکەمان ئامادە نیە بۆی زانیاریمان باتێ لەسەر ژمارەی ئەو حیزب و هاوپەیمانانی کە خۆیان تۆمارکرۆ بۆ بەشداریکردن لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و چەندیان تازن کە تازە بەشداریان کردووەەوە سەبارەت بە تۆماری ناوی دەنگدەران و نوێکردنەوەی تۆماری دەنگدان پرۆسەکە چۆن بەڕێوە چووە تا ئێستا ئەگەر میوانمان ئامادە بوو بەڕێز بەڕێوەبەری گشتی فەرمانگەی پارتە سیاسیەکانە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە بەغدا و لەگەڵمان دەبێتەوە و زانیاریمان پێدات سەبارەت بۆ پرسانە بەڵێ دیارە پشتی ساڵە 2005 نەوە دەبیتە یەکەم هەڵبژاردنین ئەنجومەنی پارێزگەهان بە تایبەتیش بوو سنوورێ کەرکووکێ و ناوچە مادەیە 140 گەلک گرنگن حتا نهاژی کورد وەکەمە گوتی هەفتەیەکێک کوژالیە کۆمیسیۆنا بلندە سەربەخۆیە هەڵبژاردنین عێراقی لەسەر داخوازە عالیەن سیاسی هاتیە درێژکردن بۆ تۆمارکردنا لیست و هەفپەیمانیان کورد نەکارین لە کەرکووکێ یەک بگرن و یەک لیستە یەک هەفپەیمانیە بەشداری وان هەڵبژاردنان ببن وەکی هەڵبژاردنین پێشترین ئەنجومەنی پارێزگەها کەرکووکێک و بلیستە برایەتی بەشدار ببوون پەرتەوازەیە کوردا لە گۆڕی vê یاسایە نوێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەهان لە عێراقی دهێتە وەکەم مەترسی دهێتە دیتن لەسەر دەنگێن کوردان و پەرتەوازەیە کوردان بە تایبەتی کورد ببیتە نەتەوەی دوێم لە کەرکووکێ پشتی 16 ئۆکتۆبەرە ساڵە 2017 کوردان گەلک پۆست ji دەستدان بە تایبەتی پارێزگاری سەپاندیە کەرکووکێ بە هەفبەشید گەل ئارتێشە عێراقی و دەستێکێدن هەژدا شعبی هێزین دەرڤە یاسایە گروپên نەدیار گەلک زوڵم و ستەم لە کوردا کردە ji guhertina demografiyê bigire ji dezdana post û pileyan bigire bi giştî li dam û dezgehên îdariyên Kerkûkê ji bilî wê yekê heta roja evrûke û vê dema em têda diaxivin jî navber hereşe û hêrişên cuda li ser zevî û zarên Kurdan gundên Kurdan li Kerkûkê berdewam in lewma ev bi forsendeke mezin derfeteke mezin bû Kurdan li sinûrê Kerkûkê dihêta zanîn bi taybetî ji bo rawestandina vê terîbkirinê vê zulma li ser Kurda hey ku li jêr çavdêriya parêzgarê sapandiyê Kerkûkê hey eger hatû Kurd nekarîn divan helbijartinan da piraniyê bi dest bixin piraniya kursiyên encûmenê parêzgehê wê çaxê çi dibe kursiya parêzgar jî ji dest diçe dîsa îmkan têda parêzgarê ji vî parêzgarê xirabtir yan jî her eve bimîne û berdewamî bihête dan bi terîbkirinê piştî taybet ئەو پرسانێککە قسەی لەسەرەکەین لەگەڵ هەمیانەکەمان تایبەتن بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک بە گشتی لە تاوای پارێزگاکانی عێراقدا ئامادەکاریەکان بەڕێوە چۆنن تاکەستێک ڕۆشتون و لەگەڵ ئەوەشدا چ ڕێکارە گیراوەتە بەر بۆ ساختەکاری بۆی ترسێک لە ساختەکاری هەیە بە تایبەت لە کەرکووک کورد ترسی لە ئەنجامدانی ساختەکاری هەروەها هەر لە ماوەکانی ڕابردوودا سەرۆکیارێمی کوردستان داوای لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کرد کە ئامادەکاری بکەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دواتر سەرۆکیارێمی کوردستان 25 شوباتی ساڵی داهاتووی بۆ مەبەستە دیاری کرد و بۆی ئەوش هەلەگەڵ میانەکەمان گفتوگۆ بکەین بۆ زانین کۆمیسیۆن کەی دەست بە ئامادەکاریەکان ئەکات بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بڕیارە مانگی 2 ساڵی داهاتوو ئەنجام بدرێت و زۆربەی لایەنە سیاسیەکان دەتوانین بڵین تەواوی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لەسەر وادەکەی ڕێککەوتون و تەواوی لایەنەکان داوای هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکەن ئەوەی ئێستاش کە ئامادەکاری بۆکرێ بۆ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کۆمیسیۆن دەڵێت ڕێکاری وەها دەگیرێتە بەر کە بە هیچ شێوەیەک ساختەکاری ناکرێت و بە شێوەیەکی باش هەڵبژاردنەکان
بەڕێوە دەچێتە گەرمیانەکەمان ئامادە بێت ئێستا چینەوە لای بەڕێز هەیمان تەحسین بەڕێوەبەری گشتی فەرمانگەی پارتە سیاسیەکان لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق جێرە ئامادەنیێتە ئەو وەڵامی پرسیارانەمان باتەوە سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک. بەڵێ بەڕێز هەیمان سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باشتە. ئێستا چەند هاوپەیمانی و پارت و لایانی سیاسی خۆیان تۆمار کردو بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق؟ سڵاوتان لێبێ. بەڕاستی لە 1/7ەوە تاکو ئەمڕۆ ئێمە سەرقاڵی تۆمارکردنی پارت و ڕێکخراوە سیاسیەکان و هەمان شێوە هۆپەیمانەتیانە بوو کەوە بەشدارە بن لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. ژماری پارتە سیاسیەکان تاکو ئەمڕۆ کە دواوادە بوو بۆ تۆمارکردنی پارتە سیاسیەکان و هەمان شێوە هاوپەیمانەتیەکان 296 پارتی سیاسی بە شێوەیەکی فەرمی تۆمار کراوە و هەمان شێوە ژماری هاوپەیمانەتیەکانی کەوە مۆڵەتیان پێدرا ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی هەمان شێوە نزیکەی 37 هاوپەیمانەتی تازە هین ساڵی 2023 و هەمان شێوە 41 هاوپەیمانەتی کۆنمان هەیە، 14یان بەشدارە بن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. کورد بچەند لیست و هەفپەیمانیان بەشدار دەبن؟ بەڵێ کورد لە چەند شارێکی عێراق بەشدارە بن لەم پرۆسەیە و بۆ ئەو مەبەستە هاوپەیمانیان دروست کردووە. لە کەرکووک 2 هاوپەیمانەتیمان هەیە و هەمان شێوە لە مووسڵ هەمانە 1 هاوپەیمانەتی و هاوپەیمانەتیی ترمان هەیە هین کووردە لە بەغدا و لە شاری واسط بەشداری پرۆسەی هەڵبژاردنە بن. بەڵێ لەو پارت و لایەنانەی کە خۆیان تۆمار کردووە لە هاوپەیمانیەکان چەندیان تازن؟ لە هاوپەیمانەتیەکان نزیکەی 37یان تازن. وەکو ئاماژەم پێی کرد ئێمە هین ساڵانی پێشوو 2010 و 2021 کە هەڵبژاردننی تیاکرا نزیکەی 41 هاوپەیمانەتی کۆنمان هەیە. لەو هاوپەیمانەتیە کۆنانە نزیکەی 14 هاوپەیمانەتیمان هەیە کەوا بە شێوەیەکی فەرمی بەشداری ئەم پرۆسەیە ئەبن و داواکاریان پێشکەش بە فەرمانگەکەی ئێمە کردووە و ئەو هاوپەیمانەتیانەتەی کە باسم کرد ئێستا زۆربەیان زۆر پارتی سیاسی هەیە تازە چۆتە ناو هاوپەیمانەتیەکە و هەمان شێوە پارتی سیاسی هەیە کشاوەتەوە لە هاوپەیمانەتی تازە دروست کردووە. بۆیە ئەمساڵ ژماری هاوپەیمانەتیە تازەکانمان زۆر بوو بە شێوەیە کە فریان نەکەوتین بەڕاستی لە وادەی خۆی کە لە 1/7ەوە تاکو 37 لەلایەنی ئەنجومەنی کۆمسیارانەوە بە شێوەیەکی فەرمی دیاری کرابوو بۆ مەبەستی تۆمارکردنی پارت و هاوپەیمانەتیەکان و مەجبور ماین کەوە 2 جار ئێمە پێشنیاری درێژکردنەوەی وادەکەمان کرد بۆ ئەنجومەنی کۆمسیاران بۆ یەکەم جار 7 ڕۆژ درێژ کرایەوە و بۆ دووەم جار ڕۆژێکی ترمان درێژ کردەوە بۆ ئەوەی بەڕاستی فریاب بکەون کەوە ئیجراعاتی تۆمارکردنی هاوپەیمانەتیەکان و پارتە سیاسیەکان تەواوکەن و بتوانن بەشدار بن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. هێژای هەیمان پێشی ئێستا لەوانەیە جەنابتان دیت بێت، یعنی زۆربەی عەرەبەکانی حەوێجە و دەوروبەری کەرکووک ناوی خۆیان دەگوازنەوە بۆ ناوەندی کەرکووک لەبەرەم هەڵبژاردنە. ئایا ئەمە یاساییە؟ ئەگەر بەڵێ ئەمە دەرفەتی سەختەکاری زیاتر دروست ناکە لە دەرئەنجامەکان؟ چونکە کورد بە تایبەت مەترسی لەوەی هەیە. بەڵێ ئێستا بەپی یاسا تازاکە ئەم یاسا تازایی کەوا ئەتوانم بڵێم یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کەوا هەموار کرایەوە ئێستا بەپی ئەو یاسایە لوجنەیەک پێکێنراوە لە چەند وەزارەتێک و لە چەند فەرمانگەیەکی حکومی بۆ ئەوەی وردبینیەکی تەواو بکرێت لە سجلی دەنگدەران و بۆیە ئێستا ئەتوانم بڵێم ئەنجومەنی کۆمسیاران
بڕیاریدا لەسەر درێژکردنەوەی تازەکردنەوەی سجلی دەنگدەران و ئێستا لوزنەکە سەرقاڵی ئەو بابەتەیە. بەڵێ داواکاری هیچ حیزبێکی سیاسی بۆ بەشداریکردن لە ئەنجومەنی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕەتکراوەتەوە یاخودنا؟ بەڵێ بێگومان چەندن ئێمە وەکو ئاماژەم پێی کرد بە فەرمی 296 پارتی سیاسیمان هەیە کەوا مۆڵەتی پێدراوە لەلایەنی فەرمانگەی کاروباری پارت و ڕێکخراوە سیاسیەکان. بەڵام وەک جەنابتان ئەزانن ئێمە بەپێی یاسای پارتە سیاسیەکان ژمارە 36 هین ساڵی 2015 چەند سەرپێچیەک بەپێی یاسا دیاری کراوە و ئێمە نزیکەی 104 پارتی سیاسیمان هەیە سەرپێچیان هەیە. ئەو سەرپێچیانە پێک هاتووە لە نەکردنەوەی حیسابی مەسرفی یاخود کۆنگریان نەکردووە یاخود هەمان شێوە بۆ کۆنگرەکە ئەو سەرکردانی هەن هیچ هینێکی کاتیان نەماوە بۆ ئەوەی بەردەوام بن وەک سەرکردەی ئەو پارتە. بۆیە لە کۆنگرەیە پێویستە سەرکردەیەکی تازە هەڵبژێردرێ بۆ ئەو پارتە سیاسیە و ئەو سەرکردەیە و سەرۆکی حزبەکە یاخود ئەمین ئامی حزبەکە یا پارتەکە ببوورە بتوانێت بە شێوەیەکی فەرمی بۆ کۆمسیۆن لیستی کاندیدان پێشکەشکە. بۆیە ئەگەر بێت و ویلایەتی ئەو سەرکردانە کۆتایی پێ بێ بەپێی پەیڕەوی ناوخۆی پارتەکە پارتی سیاسی هەیە بەپێی پەیڕە و ویلایەتی سەرکردەکەی 2 ساڵە پارتی سیاسی هەیە ویلایەتی سەرکردەکانی 4 ساڵە. بۆیە بە تەواوبوونی ئەو 4 ساڵەیە ئەو 2 ساڵێکەوە ئاماژەم پێی کرد واتە سەرۆکی ئەو حزبە بە هیچ شێوەیەک ناتوانێت لیستی کاندیدان پێشکەشکە. باشە هێژای هەیمان پرسیاری کۆتاییم لەبەر کاتەکە بە ئەرکنەبی سپاست دەکەم. کەی کۆمسیۆنی عێراق دەست دەکە بە ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان؟ سەبارەت بەو بابەتە ئێمە تازە نووسراوی سەرۆکایەتی هەرێم گەیشت بە کۆمسیۆنی عێراق و کۆمسیۆنی عێراق ئەو بابەتەی خستە ناو جەدوەلی کۆبوونەوەکانی ئەنجومەنی کۆمسیاران و لەم هەفتەیە بڕیاری لەسەردا و هەمان شێوە ڕاستەوخۆ دوای ئەوە دەسەکرێ بە ئامادەکاریەکی تەواو ئەتوانم بڵێم هەمان شێوە وەک ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەو ئامادەکاریانە بە شێوەیەکی تەواو ئەکرێ لە هەموو بوارێکەوە و ئەبێتە بڕیار و ئەنجومەنی کۆمسیاران کۆ بێتەوە و بڕیاری لەسەردا هاوشێوەی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەوی ئامادەکاریەکی تەواو بکرێ بۆ ئەو بابەتە. بەڵێ بەڕێزەیمان تەحسین بەڕێبەری گشتی فەرمانگەی پارتە سیاسیەکان لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە بەغدا و لەگەڵماندا وی سپاس بۆیەوە.